لەوە فکرەکەم بۆ هات بەرپرسەکانی شار لە ڕۆژی ئاڵایە سەرقاڵی لێدوان و کار و چالاکیەکانی خۆیانن، بەڵام بەداخەوە دەواازەکە ئاڵای پێوە نابێ و ڕۆژە. من پار ئەم تێبینیم لا دروست بوو ساڵی پار. ئەم ساڵیش بەداخەوە ڕێکەم ڕۆژ لە حەڤەی 12 فریانە کەوتم. ئەمڕۆ بۆیە کە 12 دوێنێ من لە گوندەکەی خۆمان هەم ئاڵاکەم نوێ کردەوە، هەم لە پەیمانگای ناحکومی هەڵەبجە مەراسیمێکمان هەبوو سەرقاڵی ئەوە بووم نەمتوانی دوێنێ ئیشەکەم بکەم، بەڵام ئەمڕۆ حەزم کرد هەر لەم خەیاڵما بوو کە ئاڵاکە نوێکەمەوە. بەڕاستی ڕاستە ئێستا بە قەیرانێکی جیاوازە ڕووین کۆمەڵێک خەڵک تووڕەن لەوەی کە لە ڕۆژی ئاڵای هەر بەشداریان نەکردووە، بەڵام ئەم ڕۆژە و ئاڵا نابێت تێوە گلێنین لە مەسەلەی سیاسیەوە. ئەمە شوناسی گەلی کوردە. ئاڵاو هەبوو کەواتە تۆ خاوەنی بەس دەوڵەت نیت کە ئامادەی بۆەوەی کە خاوەنی دەوڵەت بیت.